بەڵێ زرێبار پێشەوەی وەڵامی سەبارەت بە دانیشتنەکەی ئەمڕۆ وەکو هاوکارم ڕۆکانجاف ئاماژەی پێکرێ ئێستا پرسی دوو سڵماتوو لە بەغداش تاوتوێکەوە سەرجەم لایەنە سیاسیەکان هاتوونەتە سەرخەت بۆی و بارودۆخە هێور بکەنەوە و هەر دوێنێ حەیدەر عەبادی ئاماژەی بۆ کردووە کە دەبێت ڕاستەوخۆی هێزانمنیەکان بتوانن ئەو بارودۆخی کە لە ئێستادا لە دوو سڵماتوو هەیە هێور بکرێتەوە و لە ئێستادا چەند لیست فراکسیۆنێکی نێو پەرلەمانی عێراقش ئەو پرسیان وەکو پرسێکی سیاسی تەماشا کردووە یەکێک لەو کوتانە کوتلەی دەوڵەتی یاسایە کە ئەمڕۆ چاوەڕوانەکەی بەیاننامەیەکیانە بێت سەبارەت بە دوو سڵماتوو هەڵبەتە کە ئەو فراکسیۆنە کە دەوڵەتی یاسای و سەرۆکایەتەکەی نووری مالیکی سەرۆکایەتیەکە ئاماژەیان بۆ کردووە کە ئەوان لە خۆیان بە مەغدور ئەزانن لە ناو دوو سڵماتوو و هاوڵاتیانی ئەو شارە واتە پێشمەرگە بۆ تومەتبارەکەن کە ئەوان هێرشیان کردوتە سەریا بۆیە لە ئێستادا بارودۆخەکە تا ڕادەیەک لە بەغدا لایەنە سیاسیەکان هاتوونەتە سەرخەت و هەر دوێنێ چەند لایەنێکی سیاسی لە ڕێی بەیاننامە و وتاری جیاجیاوە هەوڵیاندا یاخود وتیان هەبێت لەسەر دوو سڵماتوو و چاوەڕوانەکەی ئەمڕۆژ دەوڵەتی یاسا ناو پەرلەمانی عێراق قسەی خۆی لەسەر بارودۆخی دوو سڵماتوو هەبێەوە پێ ئەو زانیارانی لای ئێمەشە تا ئێستا فراکسیۆنە کوردیەکان نهاتوونەتە سەرخەت بۆ پێی کە هەوڵەدەن ئەوانش بارودۆخەکە ئاسایی بکەنەوە بەڵام تاکە فراکسیۆن کە ئەمڕۆ چاوەڕوانەکرێ بەیاننامە هەبێت سەبارەت بە بارودۆخی دووس ئەویش فراکسیۆنی دەوڵەتی یاسایە بەڵێ سەبارەت بە ناوەڕۆکی دانیشتنەکەی ئەمڕۆژ زرێبار ئەمڕۆ لە خشتەی کاری ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا 8 بڕگە تاوتوێ ئەکرێت کە بڕگەی یەکەمیان دەنگدانە لەسەر چەند یاخود بڕگەی یەکەم دەنگدانەوە بڕگەی دووەم تاوتوێکردنی پرۆژە یاسایی کە ئەمەیان گرنگترینە پرۆژە یاسایی عەفو عام یاخود لێبوردەی گشتی کە هیچەکە لەو بابەتانی کە لایەنە سیاسیەکان سەرجەمیان پێوە سەرقاڵن لەو کاتێک کە پرۆژە یاساکە دانراوە تا ئێستا لایەنە سیاسیەکان نەگەیشتنەتە ڕێککەوتن سەبارەت بەو پرۆژە یاسایە هەڵبەتە ئەمڕۆ خراوەتە خشتەی کارەوە بۆی تاوتوێ زیاتر لەبارەوە بکرێ هەڵبەتە پرۆژە یاسایە لایەنی سونە تەرحی کردووە و یەکێکە لەو بڕگانەی کە سونە مەرجی هەبووە بۆ بەشداریکردن یاخود مەرجێکی سونی بۆ بەشداریکردن لە حکوومەتەکەی حەیدەر عەبادی بەڵام تا ئێستا ئەو پرۆژە یاسایە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و ئەمڕۆ خراوەتە خشتەی کارەوە تاکو ئەو پرۆژە یاسایە نیقاشی لێسەر بکرێ واتە تاوتوێ بکرێت لەیان لایەنە سیاسیەکانەوە هەڵبەتە هاوپەیمانی هێزە سونیەکانیش بە زەخی چاوەڕێ واکەن کە ئەم پرۆژە یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە هەڵبەتە پرۆژە یاساکانی دیکە لەناو با بڵێن لەناو خشتەی کاری ئەمڕۆی پەرلەماندا یەکێک لەو بابەتانی دیکە تاوتوێکردنی پرۆژە یاسایی ئوسوڵ محاکەمە جەزاییە کە مەشێکە لەو پرۆژە یاسانەی کە لە ماوەی ڕابردوودا زۆرترین تاوتوێ لەسەر کراوە هەڵبەتە ئەمیش دەبامان شێوە تەنها تاوتوێ ئەکرێت و ئەمەوەش بڵێم کە دانیشتنەکەی پەرلەمان ببەسترا بەڵام بەڵێ زرێ بارویستمەوە بڵێم کە دانیشتنەکەی پەرلەمان بەپێی خشتەی کارەکە دەبوو کاژمێر دەست پێ بکە بەڵام لەگەڵ یەکەم زەنگا سەلیم جوبوری ئاماژەی بۆ کرد کە ڕێژەی یاسایی پڕ نەکردوێتەوە بۆیە بڕیاریدا نیو کاتژمێر بە دانیشتنەکە دوا بخات و ئێستا چاوەڕوانەکە کاتژمێر 11 دانیشتنەکە دەست پێ بکات و چاوەڕێ کرد کەم پرۆژە یاسانی ئەمڕۆ لەناو خشتەی کاردا هەن جگە لەوەی لێبوردەی گشتی کە یەکێک لەو پرۆژە یاسانی کە چاوەڕوانەکەی گفتوگوی لەسەر بکرێت بەڵام ئەوکانی دیکە بە ئاسایی تێئەپەڕێت بۆ پێی کە پرۆژە یاسای ئاساین بەڵێ زرێ زۆر سپاس بۆ ئەمێد محەممەد بەرپرسی نووسینگەی NRT لە بەغدا سپاس بۆ زانیاریەکانی دواتر